سڵاوتان لێبێت ئەمە کاکەشایە ناوچێت تۆ؟ باوکە ناوی چییە؟ ئافرین تۆ بۆچی هاتووی بەلای ئێمە؟ بەڕاست چاکمان کرد؟ کەی چاکمان کرد؟ بە ئامەڕێکەینەوە کەی چاکمان کرد؟ ئێستا چاکمان کرد؟ چیم کرد لە دانەکانە؟ سپیم کردەوە؟ دڵە خۆشە؟ ئەی من خۆشە؟ ڕستمی توی تایە لەوێ؟ لەکوێیە؟ لەو پشتەوەیە؟ ئادەی؟ ئاوەتە ئەوە چاکەتیشی لەوەرایە. تاوان کاکەشا پێش دەمانگ کە فەرمان خۆت چیرۆکەکەین بۆ بژێڕەوە کە چیمان بۆ کردو و چۆن دامان بۆ چاکرد. سەرەتا دەستخۆشی لە ئێوە و لە هەر بەڕێزێکەکەم کە ئەرکتان کێشاوە لەگەڵ کاکەشایە هیوای بەرەو پێشوونی باشتر و سەرکەوتنی زیاترتان بۆ خوازم. کاکەشا دانەکانی بەهۆی جبس و ئەو بابەتانەوە کە قەدەغەیە لە مناڵ بەڕاستی هەموو مناڵێکیشم ڕۆی خوارد ینی زۆر دانەکانی بەڕاستی تێکچوو و کلۆر بوو ینی بێزاری تەنانەت نانی بۆ نافرا. سوپاس بخوا کە ئێوە ماندوو بوون و ئەرکتان کێشا لە ژێر بێهۆشکاری گشتیە توانیتان کە دانەکانی بە مەزبوطیتان هەم لەغە هیچ کێشەیەکی نییە و ئەلحەمدولillah زۆر جوان و ڕێک و پێک و دەست چاوتان خوا بەزابێ. خۆی دەمانگە بێ ئیشەکە کراوە. بیرت ماوە چیمان بۆ کردووە؟ یە بنزیکەی مەسەلەن چیمان بۆ کرد؟ تقریبا ئەو دانانەی کە قابل بە چاکردن بوو بە ڕێزێ پڕ کردە و دانی وەکو بڵین هەمیشەیی بۆ دانا ستیلەکانمان بۆ دانا ئەو دانانەشی کە کەڵکی چاکردنی نەما و دەرمانی هێنا و ئەم دوودانی پێشەوەی کە تا ئێستا چاڕ نوێشەڵا لە ماوەی 6 مانگی داهاتووەیەتەوە. ئەو دانانی خواردنەوەی کە دەرماینا و هاتووە دوودانی تازە بەڕێستان حاڵی شا خۆی هیچ زۆر نهاتوەتەوە ئەویش ژێتەوە هی خواردواتووە زۆر باشە. لە پێش دەمانگ پێش ئێستا پێشەوەی کە لەژێر بێهۆشکاری گشتی دانی بۆ چاکەین و لەم دەمانگەی ڕابردووە دوای بێهۆشکارێکە وەزعی چۆنە؟ وەکو عەرزم کردی پێشتر بە هیچ شێوەیەکانی کە خواردنێکی خوارد لی بڵین چۆنەڵێ تامی لێ نابینی بێتام بوو بەلایەن ئازارێکی زۆری پێوە هاشش. ئەلحەمدولillah لە دوای ئەو دەمانگە ئەو کارەتان بۆ ئەنجاماوە و چاکردنی دەمودانی تا هەندەکەیە هیچ حاڵەتی چۆمان توش نەبووەوە هەم لە خەویایە چەندەها جار پێشتر لە خەو هەڵیسان و ئازاریدانەکەی ئێستا هیچ کێشەیەکمان تا هەندەکەی وابزانم خۆیشێ لە خزمەکانی کاکەشاش دکتۆری دانا کە سوپاس بۆ سوپاس بۆ ئەو دکتۆرە بەڕێزە کە متوانێ بێ مەکردانەکانی کاکەشا چاک بکەین ئەویش ڕازی بوو لە ئیشەکە کە بینیەوە هەر لە پێش کارەکەەوە متابعی کردو و لەناو هەموو دکتۆرەکان هەرکە ڕێزمەوە هەمیان جەنابی هەڵبژارد و وەکو خۆشمان جەنابمان پەسەند کردو ئێستا چاوتان خۆش بێ و زۆر لە کارەکە ڕازیم بەڕاستی الحەمدولillah. پامت چێ بۆ دایک و باوکانەی کە ئاوا مناڵەکانیان پێویستی بە بێهۆشکاری گشتی هەڵبەتە وێنانەی کە لە پشتی تۆی خۆت دەزانی هەمویان بە بێهۆشکاری گشتی دانیان بۆ چاکراوە. پامت چێ بۆ دایک و باوکانە؟ وەڵام داوایان لێکم کە مناڵە بەدەم ئازار نەچێژێ بەڕاستی هیچ ئینشاءالله هەموو شتێک فەزلی خوایە و کاری خوای تایە بەڵام ئینشاءالله و بەڕێزانە کە مناڵەکانیان لەو ئازاریان نیاڵنێ و بێنە خزمەت جەناب لەو ئازارە دەریان ئینشاءالله. ئامەنا ئەوەی کامێنێتەوە پێتان بڵم دووبارەت کا لێک ساڵەوە مناڵەکانتان بێن بۆ لامان بۆ چارەسەر بۆی کە پێویستیان بە بێهۆشکاری گشتی نەبێ هەر کاتێکیش پێویستان بوو ئینشاءالله هەموو شتێک ئاسانە. ڕێز و حورمەتی تۆڕ ساڵح جاف لە شاری سلێمانی و کاکەشا و فەرمانی باوکی لێرە لەگەڵ مامەیە هەر بژیت.